ئەنان کە باسی تەوبە دەکەن و باسی فەضڵی تەوبە دەکەن بۆمان باس دەکەن کە خوای پەروەردگار چەند پێی خۆشە عەبدەکەی خۆی تەوبە بکە. ئەوانەی کە دەیانوت ئین الله ثالث ثلاثة، ئەو گاورانەی کە دەڵێن سێ خوا هەیە، عیسا و دایکیشیان کردوتە خوا، واش خوای گەورە دەفەرمێ ئەفەلا یەتوبون إلى الله ويستغفرونه، ئەو تۆبە ناکەن و داوای لێ خۆشبوون ناکەن بگەڕێنەوە، یعنی کە تۆ شیرکیشت هەبێ کوفریشت هەبێ بگەڕێیتەوە خوای گەورە تۆبەت لێ قبوڵ دەکات. ئەو کەسانەی کە ئین الذین فتنوا المؤمنین والمؤمنات، ئەوانەی کە ئیماندارانی ژن و پیاویان سوتاندن ئاگریان تێبەردان، لەگەڵ ئەوەشدا خوای پەروەردگار دەفەرمێ ئەگەر تەوبە بکەن و بگەڕێنەوە لای خوای پەروەردگار، ئەگەر بێت و بگەڕێنەوە خوای گەورە دیسان تەوبە قبوڵ دەکات. کابرا هەبووە 100 کەسی کوشتووە تەوبەی کردووە خوای گەورە لێی قبوڵ کردووە. کەواتە بەڕێزەکانم ئینسان بێئومێد نەبێ لە ڕەحمەتی خوا، بەڵام ئەمینیش نەبین لە مەکر و عەذابی خوای پەروەردگار، پەلە بکەین و زوو بگەڕێنەوە لای خوای پەروەردگار. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆمان باسی عەبدێک دەکات کە لە دەشتێکی سەحرایەک بووە کە هیچ ئاوەدانی لێ نزیک نییە و لێی دیار نییە و هیچ خواردن و خواردنەوەی لێ نییە، تەنها ئەوە نەبێت کە لەسەر پشتی وڵاخەکەیەتی، بەڵام وڵاخەکەی لێون دەبێت. کە وڵاخەکەی لێون دەبێت چاوەڕێی هیچ شتێک ناکە ئیلا مردن نەبێت، چونکە لەو دەشتە سەحرایەدا نە ئاو هەیە و نە خواردن هەیە و نە گوندێکیش نزیکە و نە کانیاوێکیشی لێ نزیکە. لەژێر سێبەری درەختێک پاڵ دەکەوێت و خەوی لێ دەکەوێت. کاتێک کە بەخەبەر دێتەوە دەبینێت وڵاخەکەی بە خواردن و خواردنەوەکەیەوە لەسەر سەری وەستاوە. ئەوەندە دڵخۆش دەبێت، دەڵێ اللهم أنت عبدي وأنا ربك أخطأ من شدة الفرح، دەڵێ خوای تۆ عەبدی منیش خوای تۆ. لێی غەڵەت دەبێ، ئەوەندەی پێخۆشە واقعەکە، بۆیە خەتە گوناه نییە ئینشاء الله. ئەوەندە دڵخۆشە چونکە دەزانێت لە مردن ڕزگاری بوو. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لله أشد فرحا بتوبة عبده من أحدكم ضلت دابته في صحراء وعليها طعامه وشرابه. ئەو عەبدە چەندی پێخۆش بوو کاتێک کە ئەو وڵاخە و ئەو خواردنەکەی خۆی دۆزیەوە، خوای گەورە زیاتر لەو پێی خۆشە کاتێک کە عەبدەکەی خۆی سەری لێشێواوە و گومڕا بووە دەگەڕێتەوە لای خوای پەروەردگار و تۆبە دەکات. ئەوەندە خوای گەورە پێی خۆشە من و تۆبە بکەیت. إن الله يحب التوابين ويحب المتطهرين. خوای گەورە ئەو کەسانەی خۆش دەوێت کە تۆبە دەکەن، ئەو کەسانەی خۆش دەوێت کە دەگەڕێنەوە لای خۆی. چ نعمەتێکە بەهۆی تەوبەکردنتەوە، نەک پێشتر گوناهت هەبووە ئێستا خواخۆشی دەوێت، ئێستا خواخۆشی دەوێت، گوناهیشت کردووە، مادام تەوبەت کرد و گەڕایتەوە لای خوا بەڕاستی إن الله يحب التوابين. خوای گەورە تەوبەکارانی خۆش دەوێت. کەواتە تۆ بەهۆی تاوانەوە کە تۆبەی لە دوانەکەی ڕوڕەشی دنیا و قیامەت دەبی، خوای گەورە ڕقی لێت دەبێتەوە و دەتخاتە جەهەنەمەوە، بەڵام کە تەوبەی لە دوا بکەی إن الله يحب التوابين. پەروەردگارمان بۆمان باسی عەبدە چاکەکان دەکات. ئەو عەبدە چاکانەی کە چی ناکەن؟ والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا. عبدی چاکە و کەسەیە کە شەریک بۆ خوا دانانێ، ئەو کەسەیە کە قەتل ناکات، کەسێکی بێتاوان ناکوژێت، ئەو کەسەشە کە زینا ناکات. ومن يفعل ذلك أي أو كسيك أو أبكى يلقى أثاما، أو تاواني خوي دبينيتوا، آكامي تاوان كان خوي دبينيتوا، يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا. أو كسيك يجي لو ستاوانا نبكى فنا بخواي پروردگار، أو عذابي بو چەند قات دەکرێتەوە، أو يخلد فيه مهانا لنا ئاگری جەهەنەم دا دەمێنێتەوە. ئەگەر شیرکی کردبێ هەتایی و ئەگەر قەتل یا زینای کردبێ ماوەیەکی زۆر درێژ دەمێنێتەوە. کەواتە بزانن تاوان عاقبەتەکەی چەند خەتەڕە و ترسناکە. إلا من تاب، إلا ئەو کەسە نەبێ لە ژیانی دنیا تەوبەی کردووە. إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات. إلا ئەو کەسانەی تەوبە دەکەن، ئەگەر کوفریشی کردبێ، شەریکیشی بۆ خوا دانابێ، ئەگەر قەتلیشی کردبێ، ئەگەر زیناشی کردبێ، إلا من تاب وآمن وعمل عملا صالحا. لەمە دوا کردەوەی چاکە دەکات. تەوبە پێویستی بەوەیە ئینسان کردەوەی چاکەی بەدوا بکات، پەشیمان بیتەوە لەوەی کە کردووتە، لە دڵەوە ئینکیسارێک و شکانێک تێتدا بێ کە خۆت بەڕوڕەش و بە تاوانبار بزانیت و نیەتت جەزم کەی لەسەرەوەی جاریشتر نەگەڕیتەوە سەری و بە خاڵسی لەبەر خوا تەوبە بکەی، نەک لە شەرمی خەڵک، و تەوبەیەکی صادقیش بێت کە نیەتت وا بێ جاریشتر نەگەڕیتەوە سەری و هەروەها حەقی خەڵکیشت دا بێ بیدەیتەوە
وهروها كردوي چاچشی بەدوا دابکەی إن الحسنات يذهبن السيئات كاري چاکە خراپەکان ڕۆژ دەکاتەوە ڕای دەماڵێ و نایهێڵێ كواتا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات أو كسانا كآوا توبيشي نصوح وچاك دكن خواي پروردگار خراپەکانیان دەگۆڕێتەوە بە چاک فأولئك يبدل الله سيئاتهم حسنات أوانا خواي گەورە سيئات و خراپەکانیان دەگۆڕێتەوە بە چاک خوایەکی بەڕەحممان هەیە خوایەکی کەریممان هەیە خوایەکی بەلوتفمان هەیە خوایەکی محسینمان هەیە چاکەکارە لەگەڵمان خاوەنی فەضلە لەگەڵمان بەڕە ڕەئوفە ڕەحیمە تەوابە غەفوورە ئەو هەموو تاوانەی بکەیت بەڵام بەڕاستی تۆبە بکەیت خوای گەورە نەک هەر لێت خۆش دەبێت فأولئك يبدل الله سيئاتهم حسنات خوای گەورە سەیئات و خراپەکانت بۆ دەگۆڕێتەوە بە حەسەنات و بە چاکە کەواتە ئینسانی عاقڵ ئەو فرسەتە لەدەست خۆی نادا ئینسانی عاقڵ هەرچەندە پێشتر تاوانی کردبێ و هەڵەی کردبێ بەڵام تەوبە بکە بۆ ئەوەی نەک تەنها التوبة تجب ما قبلها نەک تەنها تەوبە گوناهەکانت ڕەشکاتەوە بەڵکو خوای گەورە بۆت دەگۆڕێ بە حەسەنات ئەگەر وانەکەی زەرەرمەندی بێ عەقڵی ڕوڕەشی دنیا و قیامەت دەبی خوا بمان پارێزێ